Era Radio Dengi Gela. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل ئەمڕۆ 14 ئابی 2024 بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. بازدید طباقه لحمو گلام پیروز به جیبا کردستانی یا وجینت بستاره بهاره و که آره همبری زرداره برحي برخدانا عقيدان امي آستا برخدانا بلند بكن بستاره لكن صلاها فيك لهجتنا هيلي لكن صلاها فيك لهجتنا هيلي بازدید طباقه ناسنامه گل کرده قادا جنگ داتیر دوران ادگاری قادا جنگ داتیر برحي بازي تباغي امي دفري داغر كيري رزقار بكن وريبر ابو آزاد بكن فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک گوندەکانی ناوچەی ئامێدی لە دوهۆک بردومان دەکەن بە گوێرەی هەواڵەکان فڕۆکەکان ڕاستەخۆ ماڵەکانیان کردووەتە ئامانج لە دیمەنەکاندا دەردەکەوێت ئەو ماڵانەی کراونەتە ئامانج ڕووخاون دەربارەی زیانی گشتی بردومانەکان زانیاری گشتی بەدەست نەگەیشتووە. ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە مراد قەرەیلان لە ساڵیادی ڕۆژی 15 ئاب بە بەشداری لە کاناڵی ستێرک تیڤی کرد. مراد قەرەیلان ڕایگەیان هەڵمەتی 15 ئاب هەڵمەتێکی ئازادیە کە لە دژی سیاسەتی خڕکردن و سڕینەوە پێشخراوە و داوای لە هەمووان کرد کە خاوەنداری لە زمان و کولتوری خۆیان بکەن. قەرەیلان بە بۆنی ساڵیادی چلەمینی هەڵمەتی 15 ئابەوە بۆ ستێرک تیڤی دەدوێ. اندام کمیته ریوبرا PKK مراد قرایلان د برنامه تایبتا تلویزیون آمده پرگالا ایمرالیه تکوشینال دجیوه و پنگاوا پازده تباخ نرخاندن. مراد قرایلان دست پک بالکشان سر برخودان ریوبرا پویال ایمرالیه. هیرو ریوبرا پو بوا سکنی خواه تکوشینی خواه بار هری مزن را کریه دبه ام بار سوک بکن ام لهمبر تجدید پسیکولوژیک işkence sistema قرکرنه هنزه تکوشینه مراد کارایلان خواست اف بارو برخودان به تنه لسر ملی ریبر آپو نه هشتن و اشارت به گرینگیا مزن کرنا پنگا و آزادی یا جیهانی کر نه تیر کره دوی مروه هین خورد بکه ام بخواد زمین خدا یعنی وقت تبگر دوی بره دخطا ریبر آپو دا لارکا خواه به تمامی خودی در کبن تکوشین هین بلند بکن وسا بار لسر ریبر آپو سوک بکن وسا سیستما قرکرنه آ تجدید بشکنن مراد کرایران سالوگرا چلیا پنگا و پازده تباخ جی نرخاندن ججنا وجن لریبر آپو لگل و گریلا پیروز کر و راگاهند که 40 سال به تکوشینه که مزن آ دستانی در باس بویه بگو من نتنه وسا درکتنه که چکداری بو راسته چکداری بو اما وطای خوی ایدئولوژیکی چاندی سیاسی جواکی هبو کرایلان داز دانین که بیناو بر دوام کرنا پنگاوه و مزنبونا گریلا بیر و باوری دایا گلی کرد یعنی 84 حیا نودی تکوشینی هاتی مشاندن دا جواکا کرد به تایبت ده سری دال باکور کردستان ادی بیر باری چه کرد جواکا کرد خانو کرد هیوی ویرا چه بو جسارت ویرا چه بو به جسارتک مزن داکت کولانان یا باشته شورشا وجینه وجین اوه
شورش اوه شورش پیکات اندام کمیته ریوبر پکک مراد کارایلان دست نشان کرد که وژین وسا به حسانی پیک نهاتیه و اف نرخاندن کرن. دست پیک دبیر وی بیجم 40 سالی در باسفی به حسانی در باس نبیه ما گلک عگید رهوال دوا تکوشینه دا شهید داییه دسایا شهیدان دا او 40 سالا وسوک دستانه که پیکاتیه. کنگرەی جڤاکی دیموکراتیکی کوردستانیان لە ئەوروپا کە جەدەکە بە بۆنەی ساڵیادی هەڵمەتی 15 ئاب ڕاگەاندراوێکی نووسراوی بڵاو کردەوە. لە ڕاگەاندراوەکەدا ئاماژە بۆ کراوە بە تێکۆشانی بێهاوتای 40 ساڵە دژی دەوڵەتی تورکی قەڵکەر لە ناوچوونی گۆڕێ بۆ هەبوون تێکۆشانی شکۆداری ئازادی پیرۆز دەکەین کە جەدەکە ڕایدەگەێنێت هەڵمەتی 15 ئاب ئازادی و هەبوونی کوردی پێشخست و دەستکەوتی مەزنی بەدەستهێنا. هەموو قارەمانە نەمرەکان عەگید و زیلان سمبولی هەزاران شەهیدمانن. لە ساڵی 41 هەڵمەتەکەدا بەڵێن بە هەموو شەهیدەکانمان دەدەین ڕێبەراپۆ و کوردستان ڕزگار دەکەین بە هەڵمەتی نوێی ڕێپێوانی مەزن سەردەخەین. هەروەها کەجەتەکە ئاماژە بەوە دەکات گەلی کورد لەگەڵ گەریلاکانی ئازادی بووەتە یەک دژی هێرشی داگیرکار و قڕکردن و لکاندن قارەمانانە بەرخۆدان دەکات و پاشەکشە لە تێکۆشانی ئازادکردنی کوردستان ناکات. دەستپێشخەری ئەنجومەنی گەلی بناری قندیل و تەفگەری ئازادی و بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان و کۆمەڵە گەنجانی وڵات پارێزی کوردستان لە یاریگای زارەگەلی لە بەناری قندیل ساڵیادی هەڵمەتی 15 ئاب جەژنی ژیانەوە بە ئاهەنگێران پیرۆز کرا و ڕاگەیاندرا با ڕۆحیەتی سەرکەوتنی 15 ئاب تێکۆشان گەورەتر دەکەین بارکی شۆڕژگێڕانی خۆمان ئازادی جەستەیی ڕێبەراپۆ مسوبەر دەکەین. یەکەمین ساڵیادی هەنگاوی شۆڕژگێڕی بە ڕۆحی سەرکەوتنی 15 تەباخ شەڕەکان گەورەتر فراوانتر بەو خوڕتر دەکەین. ئەرکەکانی شۆڕژگۆڕی خۆمان ببینە سەرکەوتن و بە هەنگاوی ئازادی و کوڕێوی ئازادی جەستەیی ڕێبەراپۆ مسۆگەر دەکەین. وەک دەزانین لە هەمان کاتدا ساڵیادی کۆمەڵکوژی گەلی ئێزیدیانە کە بەدەستی چەتەکانی داعش لە شەنگال بە خیانەتی پارتی دیموکراتی کوردستان هێرشیان کرایە سەر. بەرخۆدان لە دژی ئەم هێرشانە 10 ساڵی خۆی تەواو کرد لەبەرەم هۆکارە سیاسەتی کۆمەڵکوژی قڕکردن و هێرش گڕندانە بۆ سەرگەلی ئێزیدی شەرمەزار دەکەین. شەنگالی پێشکەوت بەڕێزەوە سڵاو دەکەین و منێت ئێمە وەکو گەل و تەفگەر لە 41مین ساڵیادی هەنگاوی شۆڕژگێڕیدا حملەی ئازادی و کوڕێوی دەبینە سەرکەوتن کە بە ئامانجی مسۆگەرکردنی ئازادی جەستەیی ڕێبەراپۆ هەڵدەستێت و دەڵێن بمری دیکتاتۆری قڕکردن بژی تێکۆشانی ئازادی دموکراسی بژی شەڕی گەلی شۆڕژگێڕی بژی ڕۆژ و سەرکەوتنی هەنگاوی ئازادی 15 تەباخ. کۆچبەرانی عەفرین و دانیشتوانی شەهبا تەرمی شەروانانی هێزەکانی ڕزگاری عەفرین هەرە شەهید بۆتان عەفرین و هەروەها شەهید بەهێدینا عەفرین کە لە 12 ئاب لە قۆناغی دوومی بەرخۆدانی سەردەم شەهید بووبوون تەرمەکەیان لە نەخۆشخانەی عەفرین وەرگرتەوە بەرەو گۆڕستانی شەهید زۆزان ئامانوس لە شارۆچکەی فافێن بەڕێککەوتن. هەروەها ئەندامی پارتی یەکێتی دیموکراتیک پێیەدا دەڵێ عەفرین هاوار دەکات و بانگی شەروانەکانی دەکات ئێمە لە سای فکر و فەلسەفەی ڕێبەراپۆ و تێکۆشان و بەرخۆدانی گەلی عەفرین و هەرە لە سنگەرەکانی شەڕ لە نزیکترین کاتدا عەفرین ڕزگار دەکەین. لە کۆتایی مەراسمەکەدا ناسنامەی شەهیدان خوێنرایەوە و ڕادستی بنەماڵەکانیان کرا هەروەها تەرمی شەهیدان با دروشمی شەهید نامرن بە خاک سپێدرا. کۆنسەی بەڕێوەبەری کۆنگرەی نەتەوەیی کوردستان پێیوەست بە هەڵبژاردننی پارێزگاری کەرکووک ڕێبوارتەها پامێکی پیرۆزبایی بڵاو کردەوە کەنەکە هیواخوازە ڕێبوارتەها بتوانێت برینەکانی کەرکووک ساڕێژ بکات و بەم ئامانجە دەڵێت بانگەواز لە هەموو گەلی کەرکووک و گەلی کوردستان دەکەین هاوکار و پشتیوانی بکەن کەنەکە با گرنگی دەزانێت پارتە کوردستانیەکان هاوکار بن بۆ مسوگەرکردنی داهاتوویەکی باشتر بۆ کەرکووک و جەخت دەکاتەوە بە جێبەجێکردنی مادەی 140 دەستور ستەمی ڕژیمی باس بە تەواوی بسنەوە.
گۆڕێک گەنجی کورد و ئینتەرناسیۆنالیست کە پەروەردەی خۆیان تەواو کردبوو لە مەراسمێکدا پاش سوێن خواردن بەشداری ڕزەکانی گەریلایان کرد. مەراسمەکە هاوکات بوو لەگەڵ ساڵیادی 15 ئاب. دوای ئەم مەراسمە گەنجانی کورد و عەرەب و گەلانی دیکە بەیاننامەیەکیان خوێندەوە. گەریلا تازە بەشداربووەکان هەڵمەتی 15 ئابیان لە ڕێبەری گەلی کورد و گەلی وڵات پارێزی کوردستان پیرۆز کرد و ڕایانگەیان بەو هەڵمەتەی لە 15 ئابدا هەڵگیرا و بە ڕێبەرایەتی ڕێبەراپۆ و فەرماندەی ئەفسانەی هەواڵ ئەگید ئەو گۆڕەی کە وەک چارە نووس بۆ گەلی کوردیان هەڵکەند بوو وێران کرا و گەلی کورد زیندوک کرایەوە. گەریلانوێکان ڕایانگەیان کە لە هەمان کاتدا لە 15 ئاب بە نوێنەرایەتی سارا و بێریتان و زیلانەکان گورزێک لە ئەقڵێتی هێژمۆنی پیاوسالاری درا و وتیان پارتەکەمان پەکەکە پێش هەموو شتێک پارتی ژنانە، بۆیە ژنانی گەنج دەبێت خاوەنداری لە ڕێبەراپۆ و پەکەکە بکەن و ڕووکەنە شاخە ئازادەکانی کوردستان. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەدا دەڵێن ئێمە وەک کۆمەڵێک ژن و گەنجی کورد و ئینتەرناسیۆنالیست بۆ بەجێگەیاندنی ئەرکە پیرۆزەکان بەشداری تێکۆشان لە چیاکانی کوردستان بووین و لە چلۆمین ساڵیادی ژیانەوەدا پەروەردەمان تەواو کرد و بەشداری ڕیزەکانی گەریلا دەبین و داوا لە هەموو گەنجانی کوردستان و جیهان دەکەین بەشداری تێکۆشانی ئازادی ببن. دکتور عەبدولەتیف ڕەشید سەرۆکۆماری عێراق لە کۆشکی سەلام لە بەغدا پێشوازی لە ڕێبوارتەها پارێزگاری هەڵبژێردراوی کەرکووکی کرد و مەرسومی کۆماری بۆ دەست بەکاربوونی دەرکرد. ئەمڕۆ ڕێبوارتەها چوەتە دادگای کەرکووک و لە بەردەم دادوەر سوێندی یاسایی خواردووە. ئەوەش وەک ڕێکارێکی تەواوکەری بۆ دەست بەکاربوونی لە پۆستەکەی دوای ئەوەی دوێنێ مەرسومەکەی کۆماری بۆ دەست بەکاربوونی دەرکرا. ڕێبوارتەها لە دادگای کەرکووک ڕایگەیاند لەمڕۆوە شتێک نەماوە بە ناوی نەتەوایەتیەوە و هەمومان یەکین و یەک ڕێگامان هەیە و یەک هەنگاو دەنێن لە پێناو پێشخستنی شاری کەرکووک و لە پێناو چەسپاندنی پێکەوە ژیانێکی تەواو کە ببێتە ئایندەیەک بۆ سەرجەم دانیشتوانی شاری کەرکووک. پارێزگاری کەرکووک ئاماژەی بەوەش کرد دوور لە هەموو مزایدەیەک کار دەکەین بۆ هەموو لایەک. جێ ئاماژەیە دەست بەکاربوونی ڕێبوارتەها ڕوبەڕووی ناڕزایەتی تورکمانەکان و بەشێک لە پێکاتی عەرەبی بۆتەوە و هاوکات پارتیش دەڵێت کۆبوونەوەی هەڵبژاردننی پارێزگاری کەرکووک یاسایی نەبووە. ئەمڕۆ 8 ساڵ بەسەر تێرۆرکردنی وەداد حوسێن ڕۆژنامەنووس و پەیامنێری ئاژانسی ڕۆژنیوزدا تێدەپەڕێ کە بەدەستی چەکدارانی پەدەکە و بە بەرچاوی خەڵکو و کامێراکانی چاودێریەوە لە ناوەندی شاری دهۆک تێرۆر کرا. بەو بۆنەیەوە ڕەوەندی کوردی لە شاری گلاسکۆ هەرێمی سکۆتلند مەراسمێکی بیرهێنانەوەیان ئەنجامدا و بەیاننامەیەکی ناڕزایەتیان دژی تێرۆرکردنی ئەو ڕۆژنامەنووسە و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەرخاکی هەرێم بڵاو کردەوە. هێزانامنیەکانی دهۆک بە چەک پەلاماری خانەوادەی شەهید وەداد دەدەن و ڕۆژنامەنووسێک بە ئەشکەنجەوە دەڕفێنن. خانەوادەی ڕۆژنامەنووسی تێرۆرکراو وەداد دهۆکی بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵێک ڕۆژنامەنووس و چالاکوانی مەدەنی بادینان بە مەبەستی بەڕێوەچوونی 8مین ساڵیادی تێرۆرکردنی ڕۆژنامەنووس وەداد حوسێن سەردانی گۆڕستانی شاخەکەی دهۆکیان کرد، بەڵام بەهێنانی ژمارەیەکی زۆر لە هێزانامنیەکانی ئاسایش زێڕەوانی مکافحە ئاسایشی مەدەنی و پۆلیس ڕێگریان لە بەڕێوەچوونی ڕێورەسمەکە کردو. ڕێگەشیان نەدا خانەوادە و هاوپیشەکانی شەهید وەداد بچنە نێو گۆڕستانەکە و تاجە گوڵینە لەسەر کێلی گۆڕەکە دانێن. دوای سووربوونی خانەوادەی شەهید وەداد و چالاکوانان هێزانامنیەکان با ڕێگای چەک و توندوتیژی ڕوبەڕوویان بوونەوە و بە قونتاخی کلاشینکۆف پەلاماری خوشکێکی ڕۆژنامەنووسی تێرۆرکراودرا. هەروەها ڕۆژنامەنووس ئومید بەرۆشکی با لێدان و ئەشکەنجەوە و خوێناویەوە ڕفێنرا و چارەنووسیشی تا ئێستا نادیارە. پەلاماردانی دایک و خوشکی شەهیدانی قەڵام پێشلکردنی هەموو یاسا و بەها پرەنسیپە ئەخلاقیەکانە کە دوای تێرۆرکردنی هاوپیشەکانمان پەلاماری گۆڕستانەکانیش دەدرێت. پێویستە مەسرور بارزانی واز بێنێت لەم ئەقڵیەتە پۆلیسیە و فوبیا لە ئازادی و چارەسەری کێشە سادیزمیەکەی خۆی بکات کە چێژ لە ئەشکەنجەدانی ڕۆژنامەنووس چالاک و تەنانەت ژنان و دایکانی خانەوادەی شەهیدان دەبینێت. وەداد حوسێن ڕۆژنامەنووس لە شاری دهۆک لە 13 ئابی ساڵی 2016 دوای ئەوەی
براکەی دەگەێنێتە شوێنی کارەکەی و دەگەڕێتەوە لەلایەن دوو ئۆتۆمۆبیلەوە پێش و دوای لێدەگیرێ و دەمانچە لە سەرسەری دادەنێن و لە ئۆتۆمۆبیلی خۆیەوە دای دەبەزێنن و توورەکە دەکەنە سەری و دەیڕفێنن. دواتر با برینداری دۆزرایەوە کە شوێنەواری ئەشکەنجەیەکی زۆر بەجەستەیەوە دیار بوو. گەیاندرایە نەخۆشخانە بەڵام نەیتوانی هیچ پەیوەیەک بدرکێنێت و بە شێوەیەکی گوماناوی لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. هەر لەسەر ئەم مژارە هاوکارانمان دۆسیەکیان ئامادە کردووە بە یەکەوە گوێگیری دەبین. 8 ساڵ بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس وەداد حسێندا تێپەڕ دەبێت و پەدەکەش هێشتا بەردەوامە لە بربەست و پێشلکاریەکانی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان. ئەوە تا نزیکەی ساڵێکە ئاسایشی پەدەکە لە دهۆک ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەدی دەستگیر کردووە و بە ناداد پەروەری و بە تۆمەتێکی ناڕەوا سزای 3 ساڵ زیندانیکردنی بەسەر ئەو ڕۆژنامەنووسەدا سەپاندووە. بە بڕوای ڕۆژنامەنووسانیش هەر ڕۆژنامەنووسێک لە بەرژەوەندی دەسەڵاتدا کار نەکات و گەندەڵیەکانی دەسەڵات ئاشکرا بکات تۆمەتی دەخاتە پاڵ و دەستگیری دەکات یاخود شەهیدیان دەکات. ئێمە چەندین نمونەی بەرجەستە زیینومانەیە بۆ شەهیدکردنی ڕۆژنامەنووسان لەوانە ڕۆژنامەنووس ویداد حسێن و لە گەرمیان ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی وە لە هەولێر سەردەژ عوسمان ئەمانە نمونەی زیندون کە دەسەڵات نەیویست و ئەم ڕۆژنامەنووسانە پەیامەکانیان کە پەیامی گەیاندنی خواست و ویستی خەڵک بووەوە گەیاندنی ئەو بابەتانە بۆ کە لە لای خەڵک ئاشکرا نەبوو بە تایبەتیش بابەتەکانی گەندەڵی بۆ ئەمیشە پەنای بۆ شەهیدکردنی ڕۆژنامەنووسان بردووە. لە ساڵی 2008ەوە تا ئێستا 6 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستاندا لەلایەن دەسەڵات و بەرپرسەکانیانەوە کوژراون و کەیسەکانیان بە نادیاری ماوەتەوە. بە پێی ئامارەکانیش لە ساڵی ڕابردوودا 249 پێشەلکاری بەرامبەر 247 ڕۆژنامەنووس و دامەزراوەی ڕاگەیاندن تۆمارکراوە و ناوچەکانی ژێردەسەڵاتی پەدەکە بە پلەی یەکەم دێت لە ڕووی زۆری ڕێژەی پێشەلکاریەکانەوە. زۆر جار لە ناوچەیەکە بەرپرسێکی ناوچەیەکە لە منتیقی خۆیان بە شێوازێکی تر حکومەکە کاتی ڕای گشتی لە ئاگادارەکاتەوە ئەبێ بە دوژمنی وەکو دوژمنە سریەکە و لە عاقبەتیان مشکلێکی بە دروستەکەیان سژنیەکەیان ئەی کوژێت ئەم شتانە هەر بووە. جێ ئاماژەیە تا ئێستا هەریەک لە عەبدولستار تاهیر شەریف، سۆرانی مامەحەمە، سەردەشت عوسمان، کاوە گەرمیانی، وەداد حسەین و شوکری زەینەدین لەلایەن دەسەڵاتەوە تیرۆرکراون و هەر یەک لە ڕۆژنامەنووسان شێروان شێروانی و قارەمان شوکری و سلێمان ئەحمەدیش خەزێنراونەتە زیندان و سزایان بەسەردا سەپێنراوە. فرمێسک بابایی لە چالاکانی ژنی خەڵکی پاوە پاش بانکێشتنی خۆی و بنەماڵەکەی بۆ ئیداری ئیتلاعاتی ئێران لە پاوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی گۆڕەپانی نەوتی کرماشان گرتوخانەی ئیتلاعاتی ڕژیم لە کرماشان ڕاگوازرایەوە. لە لایەکی تریشەوە هاوڵاتیەکی خەڵکی گوندی بوداغی سەربا پیرانشار بە ناونیشانی محاین ئاجی 22 ساڵ تەمەن پاش بانکێشتی بۆ ئیداری ئیتلاعاتی سپا دەست بەسەر کراوە. ئەم هاوڵاتیە پاش لێپرسینەوە بۆ گرتوخانەی ئەمنی ڕژیم لە نەغەدا ڕاگوازراوە. تا ئێستا هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری دەست بەسەری و ئەو تۆمەتانەی خراونە تاستۆی ئەم هاوڵاتیە لە بەردەستان نییە. ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان لەبارەی هەمواری یاسای باریکەسی نیگەرانی خۆی دەردەبڕێت و هۆشداری دەدا لەو مەترسیانەی لە ئەنجامی ئەم هەموارە ڕوبەڕووی کۆمەلگا دەبنەوە و دەڵێت پەرلەمانتاران ئەوە لەبیر نەکەن عێراق ڕێککەوتنامەی مافی منداڵانی پەسەند کردووە. لە بەیاننامەکەدا ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان وێڕای دەربڕینی نیگەرانی دەربارەی هەوڵەکان بۆ هەموارکردنەوەی یاسای باریکەسی ژمارە 188 ساڵی 1959 با مەترسیەکی گەورە بۆ سەر ئەو پێشکەوتنانە ناوی دەبات کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بواری ژنان و منداڵان لە عێراق بەدەستیان هێناوە. لە بەیاننامەکەدا ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان تیشک دەخاتە سەر چەندین لایەنێکی نەرێنی هەموارەکە و ئاماژە بۆ دەکات کاریگەری لەسەر تەندروستی دەرونی و جەستەی ژنان بەهۆی دووگیان بوون لە تەمەنێکی بچووکدا دەکات و هەروەها کەمبوونەوەی هەلەی خوێندن لە نێوان ژنانی عێراق و واسهێنانی ژمارەیەکی زۆر لە کچانی خوێندنگە بەهۆی هاوسەرگیریەوە دەکات. ئەگەری زۆربوونی توندی تیژی خێزانی و دەستڕێژی لە حاڵەتی هاوسەرگیری منداڵان دەبێ. هەبوونی کاریگەری نەرێنی بۆ سەر سەقامگیری ئابووری و بەهێزکردنی کارامەیی و توانای منداڵان و نەبوونی زانیاری پێویست بۆ بنیاتنانی داهاتوویەکی بەرهەمدار دەبێ. ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان لەو بارەیەوە لەو باوەڕدایە بەم گۆڕانکاریە
کۆمەڵگەی عێراقی هەنگاوێکی گەورە بەرەو دواوە دەنێت و کاریگەریەکی ئەجگاری دەبێت لەسەر مافەڕەواکانی منداڵان و ژنان لە عێراقدا. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئاشکرای کردووە گروپا میلیشیاکانی نزیک لە ئێران چەند موشکێکیان ئاراستەی کێڵگەی گازی کۆنیکۆ کردووە کە دەکەوێتە باکووری شاری دەیروزوری ڕۆژاوای سووریا. هەر لە دوای هێرشەکەەوە فڕۆکە جەنگیەکان بۆ ماوەیەک زۆر لە ئاسمانی دەشتایەکانی دەیروزور سوورانەتەوە بەبێ ئەوەی هیچ شوێنێک بردومان بکەن. با گوێرەی زانیاریەکانی ڕوانگەکە لە دوای هێرشە موشکیەکە هێزەکانی سووریای دموکراتیک هەسەدا کە شەوی ڕابردوو ئەمریکا بە هاوپەیمانێکی بەهێز و ئازا ناوی برد لە دوای ئێرشەکە ئەوانیش بە چەکی مام ناوەند لە قەراغی ڕووباری فراتەوە لە نێوان ناوچەکانی حەوای جزیاب و زەغیر وەڵامی گروپە میلیشیاکانی نزیکی لە ئێرانیان داوەتەوە. شەڕ و ئاڵۆزیەکانی هەسەدا لەگەڵ گروپە میلیشیاکانی نزیک لە ئێران و بەشێک لە هۆزە عەرەبەکان کە لەلایەن حکوومەتی سووریاوە پشتیوانی دەکرێن هەفتەیەکە بەردەوامە و بە گوێرەی ئامارەکانی ڕوانگەی سووری بەهۆی پێکدادانەکانەوە 45 کەس کوژراون لە نێویاندا 18 کەسی سیڤیل هەن کە 8یان منداڵن. هەروەها دوو ئەندامی هەسەدە و 25 چەکداری نزیک لە ئێران و ڕژیمی سووریا کوژراون. جیا لەمانش 48 کەسی سیڤیل و 7 چەکداریش بریندار بوون. هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.